لە ئێستادا ئێمە خۆمان ئامادەکاریەکەین لە پرۆسی ئامادەکارین بۆ قۆناغی داهاتوو. سواز بۆخوا کە ئێمە زۆرترین دابەشکردنمان کردو لە سنووری سلێمانی بۆ فەرمانبەران، بەڵام ئێمە لێرەوە وەکو باسمان کردو لە کۆبوونەوەکان لە مقابلەکانی پێشومانە کە بەڕاستی کێشەی نەبوونی بودجەمان هەیە، کێشەی نەبوونی ستافمان هەیە. ئەم ئیشانە پێویستی بە ڕوپێکارە، بە ئەندازیارە، بە هەموو ئەوانەی کە کارەکەن لە کاری دابشکردن و جاکردنەوە و پێویستی بە هیمەتێکی زیاترە لەوەی کە ئێستا ئەبینێ. هەر بۆ ئەم ساڵ ئێمە زیاتر لە 550 فەرمانبەرمان لە هەموو میلاکەکان خانەنشین بۆ هیچ کەسێکیش نەهاتۆتە شوێنی ئەم میلاکە. بەڕاستی ئەمە وەتە کەم و کوڕی لە فەرمانگەکەی خۆمە. ئەگەر بڵێم لە ئاستی تموحی ئێمەیانە خزمەتکردن بە هاوڵاتیان، ڕایکردنی هاوڵاتیان، بەڵام ئەوەی کە گرنگە هۆکارەکە ئێمە نین، هۆکارەکە سەرۆکایەتی نییە، هۆکارەکە کارمەندانی ئێمە نییە، هۆکارەکە ئەبێ ئەنجومەنی وەزیران، وەزارەتە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت بابەتی نەبوونی بودجە، بابەتی نەبوونی ستاف حەل بکەن بۆی بتوانین بە باشترین شێوە خزمەتی هەموو هاوڵاتیان کەین و دەست